سڵاوتان لێبێت. ئەمڕۆ دووبارە گەڕامەوە لاتان بۆ باسکردنی کتێبێشتر، ئەمجارە کتێبێکی شێعری باز دەکەم و پێداچوونەوە ڕیڤیو بۆ دەکەم. کتێبەکەش بیتێ لە کتێبی دڵارە لە نووسینی ئاریارە. ئەم کتێبە لەلایەن گەنجێکی شاری سۆرانەوە نووسراوە کە تازە نووسەرەوە، ئەمە یەکەم کتێبێتی کە بڵاوی دەکاتەوە. جا حەز دەکەم ڕای خۆم بەتایبەت دەتوانم بڵێمەوە کەم خوێنەرێکی شێعری کوردی یان بەگشتی شێعر کەم دەخوێنمەوە، بەڵام بەتایبەت ئەوانەی کوردینە زۆر کەم دەخوێنمەوە. جا ویستم ڕای خۆم لەبارەی ئەمەوە بڵێم کە سەرەتاش ویستم بخوێنمەوە. ڕاست بڵێم جۆرێک لە سوتفە بوو، کتێبەکەم بینی و کردمەوە، هەستم کرد شێعرەکانی جوانن، بۆیە بڕیارم دەکە کتێبەکە بخوێنمەوە. ئەوە بوو بەڕاستی جێگای شانازی بوو، کتێبێک بوو کە دەتوانم بڵێم جێگای سەربەرزیە، کتێبێک بوو کە نەبوو هۆی بێ هیوا بوون بە پێچەوانەوە، کتێبێکە کە دەتوان بڵێم هیوای زیاتر پێدەبەخشێت بۆ بەرهەمی ناوازەی زیاتر چ لە ڕێی ئەو گەنجەوە چ لە ڕێی گەنجانی تریشەوە. دەتوانم بڵێم تۆزێکی شوای کرد کە شێعر زیاتر بکەوێتەوە بەردەڵم، بەتایبەت کە لەو دوایان دەمان بینی کە شێعری کوردی زیاتر وەک بڵێن لە ڕیتمی خۆیلایدا بوو بە شێعرێکی تۆزێک تەقلیدی ئەوانەی تر، و لە هەمان کاتیشدا شێعرێکی دەتوان بڵێت تا ئاستێک منداڵانە، بەڵام ئەمەیان بەڕاستی شتێکی جیاواز و شتێکی نوێی پێشکەشکرد. جا حەز دەکەم هەندێک خاڵ باز بکەم کە لەم کتێبە وەکو کەم خوێنەری شێعری لە ڕووی ئەوە باسی ناکەم کە بۆ منە سەروا و قافیە چۆنەوە ئەو بابەتانە، تەنها وەکو کتێبەکە بڕوێکی گشتی شعرەکانی چۆن بوون، ئاخۆ بەدڵم بوون یاخود ناوە چی بوو وای کرد کە کتێبەکە بەدڵم بێت، یاخود ئەگەر بابەتێکی هەیە بەدڵم نەبووە چ خاڵێک هەبووە کە وای کردووە. پام بڵێم شعر تا ئەستێک پێناسی خۆی بەلای من لەدەستدا بوو، ینی لە کوردی زۆر جار کە کتێبی شعرین دەبینی هەست نەدەکرەوە کتێبی شعریە تەنها هەندێک ڕای دەربڕیوە، زۆر جاریش هەندێک لە ڕایەکان ئەسڵەن ڕای منداڵانە بوون، بەڵام ئەمە بە پێچەوانەوە شعری کلاسیکی زۆر جوان دەربڕینەکان شێوازی کلاسیکی زۆر جوانیان پێوە دیار بوو. هەست دەکرد تەنانەت هاوشێوەی کلاسیکەکان زۆر شوێن هەیە کە مەرج نەبوو وشەی کوردی بەکاربێنێ، زۆر شوێنیش هەبوو بە پێچەوانە وشەی کوردی زۆر پەتی جوانی بەکارهێنا بوو. ینی هەست دەکرد ڕێک ئەوەی کە شاعیرە کۆنەکان نووسیویانە خەریکە لەوە کەم کەمە بەدەر دەکەوێت، لەم شاعیرە و لەم کتێبە شعریە خەریکە کەم کەمە بەدەر دەکەوێت. هەمان شێوە سەروا قافیەکان جۆرێک لە ستایلی کلاسیکیان بە شعرەکەدا بوو، ینی ئەوانەی کە شعری کلاسیک بخوێنەوە پێم وایە تێدەگەن کە مەبەستن چییە. هەست دەکرد کە کتێبەکە زۆر لە کتێبە کلاسیکیەکان دەچێت، زۆر لە شعرە کلاسیکەکان دەچێت. بەڕای خۆشم ئەو شعرانەی کە لە پێشتر نووسراون لە ئەدەبی کوردی و ئەوانەی کە لە کلاسیکی کوردی داهان زۆر نایابترن و زۆر پێشکەوتوترن لەوانەیە کە ئێستا لە کتێبخانەی کوردیدا بڵاو دەکرێنەوە. بەڵام ئەمەیان دەتوان بڵێم ڕپرزنتێشنێک یاخود پێشنیارکردنێکی جوان بوو یاخود پیشاندانێکی جوان بوو بۆ شعری ئێستا بە شێوازی کلاسیک. جا هەر ئەم بوونی شێوازی شعری کلاسیکەوای کرد بوو کە کتێبەکە سەنجڕاکێشتر و بە چێشتریش بێت. من خۆم کاتێک شعرێک بە شێوازی سەروا قافیە دەخوێنمەوە کە بۆ منە 2 کۆپلەیە قافیان هەیە یاخود 5 کۆپلەیە کە سەروا قافیەیەکی جوانیان هەیە، خۆت هەستێکی جیاواز هەست پێ دەکەی، جۆرێک لە بۆ منە گۆرانیە، جۆرێک لە ڕێزمی هەیە، جۆرێک لە ئاوازی هەیە، ینی هەست دەکەی کە شێوازێکی جیاوازی نووسینە لەوەی کە بە ئاسای دەبینرێت. من لەوەی تر سوک ناکەم بۆ منە شعری سەربەخۆیان جۆرەکانی ترە، بەڵام من خۆم ئەمەیان زیاتر بە چێشتر دەبینم و ئەمەیان هەست دەکەم کە تەنانەت بۆ نووسینی زەحمەتترە لەوەی تر، وەگەر یەک بتوانێت زۆر بە جوانی ئەو زۆر شعرە بگەێنێ، پێم وایە ئەمەیان زۆر زەحمەتترە لەوەی سەربەخۆ و گەاندنی ئەمە زیاتر گەورەیە بۆ خودی نووسەرەکە. جا ئەم شاعیرە هەم توانیوێتی شێوازی سەروا قافیەیەک بدات بە کتێبەکە بە جوانی بۆی پێشکەش بکات و بە جوانی پیشانی بدات، لە هەمان کاتیشدا وای کردووە کە ئینجۆیەبڵ و سەنجڕاکێش و چێژبەخش بێت. ینی بەڕاستی هەندێک لە شعرەکان کە دەتخوێندەوە زۆر دڵخۆشکەر بوون، ینی حەز دەکرد کە دووبارە و سێبارە بخوێنیەوە. شعر هەیە کە پەیامەکەی زۆر جوانە، لەڕێ ئەم سەروا قافیە کە نووسیوێتی و پەیامەکە زیاتر سەنجڕاکێش دەبێت. شعر هەیە بۆن لەبارەی کەسانی مردووە نووسیوێتی، زۆر شعر هەیە کە لێرە لەبارەی هەندێک کەسایەتی ناودار بەتایبەت لە منتیقەی سۆران
لەبارەی ئەوان نووسیوێتی بەڵام شعرەکان ئەوەندە سەرنجڕاکێشن کە زۆر جار لەوانەیە بتخەنە گریانەوە زۆر جار بیرەوەریەکان بەبیر دێنەوە ئەو کەسایەتیانە یانیش بڵێن هەندێک شعری دیکە هەیە کە بۆ منە شعری ئاینی ینی شعرە ئاینیەکان وا دەکەم جۆرێک لە هەستی ئاینیت بۆ دروست بێ شعر نیشتیمانپەروەریەکان هەستێکی نیشتیمانپەروەری زیاتر بۆ دوورانی شعرەکان وا لێ دەکەن کە چێژبەخشن حەز بە خوێندنەوەیان دەکەی زیاتر حەز دەکەی کە بەردەوامی لەسەر نەک ئەوەی کە لی وەڕز بی یاخود زۆر جار بەتایبەت شعر سەربەخۆکان زۆر زۆر لەبەر ئەوەی سەروا قافێنی حەز دەکەی کە خوێندنەوەیکی ئاساییە تا کۆتایەکەی وا دەزانین وتارێک خوێندۆتەوە بۆیە ئەو چێژەی نامێنێ بەڵام لەوەیان حەز دەکەی کە چەندە زیاتر بخوێنەوە زیاتر چێژ لێ دەبینی لەگەڵ ئەوەشدا خاڵێک هەیە پێم خۆشە باسی بکەم ئەو کتێبە لەوانەیە تەمەنی بڵین بچووک لە خوارد 10 ساڵ و 12 ساڵ ئەوانە باش لێ تێنەگەن هۆکارەکەشی چیە وەگوتم هەندێک لە وشەکان بۆ منە وشەی عەرەبی و فارسی زۆر بەکار هاتووە لەبەر ئەوەی شێوازی کلاسیکی بەکارهێناوە کە لە کلاسیکیدا ئەو وشانە زۆر بەکارداهاتن لە هەمان کاتدا وشە پەتیە کوردەکانیش زۆر جار هەیە من خۆشم هەندێکیان نەدەزانی ینی بەکارهێنانی ئەو وشە پەتیانە ئەو شێوازی ڕستە ڕێکخستنە زۆر جار یاریکردن بە بمنە گرامەر و ڕێزمانی ڕستەکان لەو کتێبەدا بەدی دەکرا بۆیە لەوانەیە هەم کەسێک تێنەگا لەوانەیە هەموو تەمەنێک تێنەگا بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە لە 15 ساڵی و 14 ساڵی بەرەو سەرەوە نەک تەنها تێدەگەن بەڵکو زۆریش چێژ لێ دەبین وەک پێشتر باسم کرد خاڵیشتر هەر لەبارەی کتێبەکە لەوانەیە بۆ هەندێک کەستان خاڵی لاواز بێ لەوانەیە بۆ هەندێک خاڵی بەهێز بێ یانیش هەر لەوانەیە خاڵیشی ئەوە نەبێ بڵێن کار لە کتێبەکە بکات خاڵێکی ئاسایی بێ ئەویش کتێبەکە دەتوانین بڵێن سەرەتاکەی تا لاپەڕی سەد و ئەوانە زیاتر بابەتی خۆشەویستی باز دەکە باس لە بابەتی ڕۆمانسێت و ئەوان دەکەم دوای ئەوە بابەتی ئاینی دێتە ناو بابەتی نیشتیمانپەروەری دێتە ناو بابەتی کەسایەتیەکان باس لە سروشت و ئەوان دەکات زۆر بابەتی تر دێنە ناو کە بەشی دووەمی کتێبەکە دەتوان بڵێم تایبەتترە بەوانە و کەم بابەتی ڕۆمانسی و خۆشەویست دێتە ناو بەڵام لەگەڵ ئەوەشدا باواقعێک بڵێن لەبارەی کتێبەکەم کتێبەکان نەخۆشەویستی و ڕۆمانسێتێکی بێمانە و منداڵانە و یاخود هەندێک جار لە ئەخلاق بەدەری تێدایە بە پێچەوانەوە زۆر جوان بابەتی خۆشەویست دەگەێنێ نەک نەچۆتە دەر لە بەها ئەخلاقیەکان و پەروەردەیەکان و کللتوریەکانی کوردی بە پێچەوانەوە زۆر بە جوانی ئەوەی گەیاندووە و خۆشەویستی زیاتر پیشانداوە کە چۆن لەناو کۆمەڵگەی کوردیش یاخود دەتوانم بڵێن لەناو کۆمەڵگەیەکی ئیسلامیش چۆن ئەو خۆشەویستی دەتوانرێت بگەێنرێت چۆن بە شێوازێکی جوان دەتوانرێت باس بکرێت و ئەو خۆشەویستی دەببرێت ینی هەستم دەکرد کە ئەوەی کە لە بەشەکانی سەرتاشەیە ئەوەی کە باس لە خۆشەویستی دەکات بە تایبەتی کە دەڵێم خۆشەویستی مەبەستم خۆشەویست نێوان کوڕ و کچە یاخود دوو ڕەگەزی جیاوازە بەڵام کە ئەو خۆشەویستیش پیان دەدرێت خۆشەویستێکی جوانە خۆشەویستێکی بەهادار و ئەخلاقیە لە هەمان کاتداگەر کۆمەلگای کوردی و ئاینی کۆمەلگای کوردی پێم وابێ دەگونجێ بە پێچەوانەشەوە لەوانەیە هاندەرێکی جوانیش بێت بۆ گەنجان کە بیخوێنەوە و ڕێنیشاندەرێکی جوان بێت بۆ ئەو بابەتە بابەتێش تریش کە لە کتێبەکە دەتوان بڵێم لە زۆربەی شعرەکان لە سەدا 95 شعرەکان ئەو بابەتە بەدی دەکرێت ئەویش هێنانی ناوی خۆیەتی یاخود ناوی کتێبەکە لە نێوان یەشێک لە شعرەکان دەبین لە زۆربەی شعرەکان لە دێرێک باس لە دلارام دەکات یاخود لە دێرێک باس لە ئاری یاران دەکات کە خۆیەتی زات چ بە ئاری یاران چ یاران ینی ناوی خۆی دەخاتە ناو دێرەکان هەندێک جار لەوانەیە هەندێک وا بیر بکەیەوە کە زۆرێک لە زیادەڕەوی یاخود زۆرێک لە زیاد لە پێویست باسکردنی تێدا پێویست ناکە لە هەموو شعرەکان ئەوە بەکاربێ بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر بیر لێ بکەوە خودی بەکارهێنانی ئەوە بەڕاستی هەم بوێری دەوێت هەمی زیرەکی دەوێت لە بواری شعر نووسین و بە تایبەتی شعری کلاسیکی دەبینی کە بەکارهێنانی ئەو ناوە وەخستنە ناو شعرێک و گونجاندنی لەگەڵ سەروا و قافیەکە و لە هەمان کاتدا پاراستنی پەیامی شعرەکە بەڕاستی شتێکی جوان بوو و شتێک بووە گوتم بوێرانەیە شتێکە کە زیرەکانەیە بۆ شاعیر بەڕاستی بۆ ئەمە دەستخۆشی لێ دەکەم هەرچەندە پێم وایە ئەگەر لە هەندێک لە شعرەکان لا بدرابە مەرج نەبوو هەموو شعرەکان ناوی ئەوی تێدا بە یاخود ناوی دلارام کە کتێبەکەی تێدا بە بەڵام کە بەکاریش هات ئەوە نییە لە شعرەکان کەم بکاتەوە نەخێ بە پێچەوانەوە شعرەکان هەروەک خۆیان بە بەرزیمانەوە هەروەک خۆیان بە جوانیمانەوە و دەتوانین بڵێن ئەوانەش بوون بە خاڵێکی بەهێزیش کە گەورەی شعرەکە و گەورەی شاعیرەکەش پیشان دەدەن بەر لەوە ڕێتینگ و هەڵسەنگانی خۆم لەبارەی ئەو کتێبەوە پێتان بڵێم یەک شت هەیە من خۆم کتێبەکە حەزم کرد کە بە یەکجار نەیخوێنمەوە
ینی هەندێک شعرم دەخوێندەوە 5 شعرێکم دەخوێندەوە چاوەڕێم دەکرد جاری وهەیە چەند ڕۆژیش پێ دەچوو ئەو جا هەندێک شعرم دەخوێندەوە یان ئەوە تا یەک شعرم دەخوێندەوە حەسب ئەو زروفەکە بۆ منە لە حاڵەتێکی مەجالم هەبوو یان لە حاڵەتێک بوو بۆ منە جەوی ئیشی دیکە نییە ئەو شعران دەخوێندەوە دەتوانم جێ بۆ دەگەڕاندەوە چێژی پێدەدای بۆیە بوونی ئەو شعرانە و خوێنە ئەو شعرانە بە پچری زۆر باشتر لەوەی هەموو بێگزار بخوێنیتەوە جا بۆیە من پێشنیارەکەم ئەگەر ئەو کتێبەتان کڕی وە هەوڵتاندا بیخوێندنەوە مەرزنی ئەو کتێبە بە یەکتێک بخوێنەوە بە یەکجار بخوێنەوە نەخێر هەوڵدان شعرەکان کەمکەمە بخوێنەوە تا زیاتر چێژی لێ بینین زیاتر لە گەورەی شعرەکان تێبگەن هەرچەندە پێم وایە تۆزێک زەحمەت دەبێ بە تایبەت کە دەبین شعرەکان چەندە بە جوان نووسراون ئەگەر خۆتان ببینن پێم وایە تێدەگەن کە شعرەکان لەبەر جوانی نووسینیان و لەبەر گەورەی و شێوازی ڕێژی نووسینیان پێم وایە حەز دەکەن کە بەردەوام بن لە خوێندنەوەی بەڵام ئەوەی کە باشە بۆ شێوازی خوێندنەوەی ئەم کتێبە پێم وایە پچر زۆر باشە دنیاش کە دوای ئەوەی کتێبەکەتان تەواو کرد دووبارە هەوڵ دەدەم بیخوێندنەوە و ئەگەر کتێبەکەش هەمووی نەخوێندنەوە زۆر جار لەوانەیە لە حاڵەتێکی تایبەتدا بیت و هەندێک لە شعرەکان بخوێنیتەوە وەک دەبینن من خۆم هەموو کتێبەکان ئاوا بوکمارچی لێ دەدەم و شوێنەکەی دیاری دەکەم کە بۆ نە شوێنێک هەیە زۆر پێی سەرسام ئەمەش بە هەمان شێوە چەند شوێنێک هەن کە پێیان سەرسام بوون چەند شعرێکن کە زۆر بەدڵم بوون یعنی دەتوانم بڵێم لەوانی تر زیاتر بەدڵم بوون بۆیە دیاریم کردوون و دڵنیام کە لە داهاتوو دێمەوە سەر ئەو شعرانە و ئەگەر کاتیشم هەبێ لەوانەیە بێمە سەر هەموو کتێبەکە بخوێنمەوە دووبارە چێژی لێ بینەوە جا بۆیە شە پێشنیار دەکەم ئەوەش بخوێنەوە من خۆم ڕێتینجی 5/5 بەو کتێبە دەدەم پێم وایە تەمەنی هەر نزیکەی 20 ساڵێک دەبێت ینی کە دەبینی گەنجێکی ئاوا تازە دەتوان بڵێم تازە پێگەیشت و شعری ئاوا جوان دەنووسێ بەڕاستی جێگای دڵخۆشیە دڵنیام ئێوەش کە ئەو کتێب بخوێنەوە پێی سەرسام دەبن و وەکو من ڕێتینگێکی باش پێ دەدەن کە 5/5 و شایانێتی من وسامە ئەحمەدم سوپاس